حکوومەت یاریێمی کوردستان لە ئێستادا بڕی 6 ملیارد دیناری وەکو قەرز لای هاوڵاتیانە 3 ملیارد دیناری لە پێشینەکان داوە بە خەڵکو و 3 ملیارەکەی دیکەش کرەی کارەبایە کە لای خەڵکە و پارەکان نەداوە بە حکوومەت بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی پارە لای هاوڵاتیان حکوومەت بڕیاری داوە کە بە شێوەیەکی درێژخایەن ئەو قەرزانە لە خەڵک وەربگرێتەوە. حکوومەت ماوەیەکی پێش ئێستا تاقریبا چەند مانگ پێش ئێستا ئەو بەیانیەکی دەرکرد کە ئەو قەرزانەکە لای خەڵکن وەریان دەگرێتەوە بەڵام بۆ ئاسانکاری بۆ خەڵک حتا ئەو قەیرانە هەیە تۆزێک درێژخانی دەکە وهەیە کە حتا پاش قەیران هەندێکیان وەرناگرێت هەندێکی دیکەشان کە وەری دەگرێت بەڵام ئاسانکاری بۆ خەڵکی دەکە ماوەکەی تۆزێک درێژتری کردوتەوە. جیا لە پێدانی پارە لە ڕێگەی پرۆژەکانی حکوومەت بە هاوڵاتیان بەشێکی زۆر لە کۆمپانیاکان سوودمەند بوونە لە پارەی حکوومەت هێرێم و وەکو قەرزپارەیان وەرگرتووە. پەرلەمانتارێک دەڵێت پێویستە حکوومەت بۆ چارەسەرکردنی بەشێک لەم قەیرانە داراییە ئەو قەرزانەی لای کۆمپانیاکان هەیەتی وەری بگرێتەوە. ئەو قەرزانەی لەسەر کۆمپانیاکانە و هەروەها ئەو باج و دەرامەتانەی کە هەیە لەسەر خاوەن پارەدارەکان و هەروەها کۆمەڵێک ڕێکاری تر هەیە لە مەسلەی خاڵە سنوورەکان و کۆمەڵێ ڕێکاری تر کە ئەمانە بڕی گەورە بۆ حکوومەت ئەگەڕێنێتەوە. ئەو پرسەی کە پەیوەستە بە خەڵکەوە و بە ژیانی خەڵکەوانێک کێشێکیان لە مەسلەی ئەو قەرزانەیە ئەبێ حکوومەت بیر لەوە بکاتەوانێک کە لە ئێستا هەر لیان وەرنەگرێ و لە داهاتووشە ئەبێ بە شێوازێکی درێژخایەن لیان وەربگرێت. پەرلەمانتارانی کوردستان ئاماژە بۆ دەکەن کە حکوومەت یاریێمی کوردستان بۆ دۆزینەوە و چارەسەرکردنی ئەم قەیرانە دارایی کە هەیە ڕێگا چارەی دیکە بگرێتە بەرەو ئەو قەرزانە هەیەتی وەری بگرێتەوە. تاکیدیش دەکەنەوە بەهۆی خراپی گوزەرانی خەڵک حکوومەت دەبێت وەرگرتنەوەی قەرز لە هاوڵاتیان بۆ کاتێکی دیکە دوا بخات و کە بارودۆخی دارایی باشتر بوو ئەو کات بە شێوەی درێژخایەن قەرزەکان لە هاوڵاتیان وەربگرێتەوە. هەڵگورد ئەحمەد، کورتساد نیوز، هەولێر.